کۆبوونەوەی وەزیرانی نەوت و وزەی ئۆپیک لە ڤیەنای پایتەختی نەمسا بەڕێوەچوو. لە کۆبوونەوەکەدا بڕیاردرا ئاستی بەرهەمێنانی نەوت ڕۆژانە بە ڕێژەی 1 ملیۆن بەرمیل بەرز بکرێتەوە کە دەکاتە سەدایەکی ئاستی بەرهەمێنانی نەوتی جیهان. لەو بارەیەوە چەند سەرچاوێک لە ڕێکخراوی ئۆپیک ڕایانگەیاند ئەو ملیۆن بەرمیلەی ئەمڕۆ بڕیاری زیادکردن لەسەر درراوە بە تەواوی زیاد ناکرێت. بەو پێی ژمارەیەک لە وڵاتانی بەرهەمێنی نەوت ناتوان ئاستی بەرهەمێنان زیاد بکەن، ڕێگەش بە وڵاتانی دیکە نادرێت ئەو کورتێنانە پڕ بکەنەوە. پێشتر هەریەکە لە ئەمریکا و چین و هیندستان داوان لە ڕێکخراوی ئۆپیک کردبوو بڕیاری زیادکردنی ئاستی بەرهەمێنانی نەوت بدەن. رووسیا و سعودیەش ڕەزامەندیان لەسەر ئەو داواکاریە دەربڕی بوو، بەڵام ئێران کە سێیەم بەرهەمێنانی نەوتە لە ڕێکخراوی ئۆپیک داوای ڕەتکردنەوەی داواکەی ئەمریکای کردووە بەهۆی بەردەوامی سزابووریەکانی ئەو وڵاتە لەسەر ئێران و ڤەنزوێلا. لای خۆیەوە جەبار لەعێبی وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند سزاکانی ئەمریکا کاریگەری لەسەر ڕێکەوتنی ئاڵوگۆڕی نەوتی خاو لەگەڵ ئێراندا نابێت. ئاماژەی بۆش کرد ئەو بارە نەوتە خاوانەی لە عێراقەوە ڕەوانەی ئێران کراون بەهای پارێ و کارەبایی پێدابین دەکرێت کە عێراق لە ئێرانەوە وەری دەگرێت. لەلایەکی دیکەوە لە چوارچێوەی کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئۆپیک هەریەکە لە ئێران و سعودیا کۆتاییان بە گرژیەکانیان سەبارەت بە ڕێژەی بەرهەمهێنانی نەوت هێنا. لەو بارەوە بێژەن زەنگەنە وەزیری نەوتی ئێران ئاشکرای کرد کۆبوونەوەکان لەگەڵ خالید فالح وەزیری نەوتی سعودی ئارێنی بووە و لەبارەی ڕێژەی بەرهەمهێنانی نەوتەوە ڕێکەوتون. ئەمەش لە کاتێکدا پێشتر سعودی ئەندامی ئۆپیک و رووسیا کە ئەندامی ئۆپیک نییە و تەنها بەرهەمێنەری نەوتە داوان کردبوو ئاستی بەرهەمێنانی نەوت بەرز بکرێتەوە، بەڵام ئێران بە پاساوی ڕێگری لە دابەزینی نرخەکەی داوای کردبوو هاوسەنگی لە خستنە ڕووی نەوتدا بپارێزرێت.